بەڕاستی ئەو شۆڕەشە نازانێت چی بۆ پێشێ. هەتا ئێستاش خەڵکیم قوربانێکی یەکجار زۆریان داوە، یەکجار زۆر. بەگریانەوە چیرۆکی ئازار و ئەشکەنجەی هاوڕێکانی و زیندانیانی ئێرانمان بۆ دەگێڕێتەوە. ژینۆ ناوی خوازراوی ئەو ژنە چالاکوانەیە کە دەڵێت زوڵم و ستەمی ڕژێمی ئێران ناچار بە بەجێهێشتنی وڵات و کەسوکاری کردووە و ڕووی کردوتە شاری دهۆک. بەڵام ئاماژە بۆ دەکات بەجێهێشتنی وڵاتەکەشی مەترسی لەسەر ژیانی کەم نەکردوتەوە. تکادەکەم لە UN نازام لە ڕێکخراوەکانی کە باسی مافی مرۆڤ دەکەن ئەلان لە چۆن بزانین کە لە زیندانەکاندا چی بەسەر خەڵکی ئەمەدێ. بەڕاستی لە چۆن کە بزانن تەرمی کچەکان لەسەر شەقام فرەدەدرێ نادرێتەوە بە بنە ماڵەکانیان. تاکسیەکان دەڕۆن کۆی دەکەنەوە لە نێو سەدەکاندا بۆ کانووسنە بارودۆخی ئەوەیە. بۆ کەس بەڕاستی بە هاوارێن ناکە، بۆ کەس باسی ناکە. ئێستا کە دێنە ئێرەکانە لانی کەم ئەمنیەتیان بپارێزێت. لە دوای خۆپشاندانەکانی ئێرانەوە بەهۆی کوشتنی ژینا ئەمینیەوە چەندین کەس ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە بەهۆی بوونی هەڕەشە لەسەر ژیانیان. بەڵام دەڵێن لێرەش لە دۆخێکی خراپی ئابووری و ژیانی و ئەمنیدان و داوای هاوکاری و بەدەنگەوە هاتن دەکەن. ڕزگار گەنجێکی ترە کە خۆی زیندانی کراوە و بە چاوی خۆی تراژیدیایی ئەشکەنجەدانی زیندانیەکانی بینیوە و چیرۆکی ڕۆژە سەختەکانی ناو زیندان بۆ دەنگی ئەمریکا دەگێڕێتەوە. دەڵێت لە هەرێمی کوردستانیش لە دۆخێکی خراپی دارایی و ژیانیدان. منەوەی کە بە چاوی خۆم بینیم کە لەوێ ئاگەر بووم بینیم قاچ شکا بوو سەریان شکاند بوو تەواوی گیانیان ڕەشوشین کردبووە بوو تەواوی گیانی ساچمە بوو نەژانە بر بۆ بیمارستان. کارتی وێنەکان پێدام وەلی لە بواری مادیات و لە بواری ئەمنیەوە هیچ هاوکاریەکیان نەکردووە کە ئینتیزارم زۆر زیاتر بوو لە UN. فعلەن کارتەکەشم داناوە بە قەرز لە هۆتێلم. مۆبایلەکەشمە تا مۆبایلێکی تایبەتم پێ بوو کە فرۆشتم مۆبایلەکەم ئەوەس کردەوە بە مۆبایلە بەڵام دەستی دووە کەشکاوی شەو لە سرێ باروانێت سەختە کارکردن لەگەڵیشیە. کوشتن یا تەحویلدانەوە بە ئێران ئەو شتانە لە زۆر لاوشون و جگاون لە جریانە. چالاکوانێک ئاماژە بۆ دەکات کە ڕەنگە لە هەرێمی کوردستانیش مەترسی دەستگیرکردن و گەڕانەوەیان بۆ ئێران لەسەر بێت بۆیە ئەرکی هەموو لایەکە ژیانیان بپارێزن. ئەو حیزبە سیاسیانەی لە سنووری هەرێمی کوردستانە بوونەتە داشێکی دامەی دووە لە ئەقلیبیەکانەوان یاریان پێەکەن. لەوەتی ئەو مزاهرانەیە ڕادەدە کێت بەم دیوە ڕۆژانە 50 بۆ 60 کەس ئەچێ بۆ ئیقامە. گرنگ ئەمنیەتەکانە سەلامەتیەکانە تا چەند پارێزراوە تا چەند نابنە قوربانی ئیتیفاقێکی سیاسی ئەمان ئەگەڕێتەوە بۆ ئەو دەسەڵاتی کە لێرە قەرارەدا. هەرچەندە ژمارەیەک لە چالاکوانان و گەنجان بۆ پاراستنی ژیانیان ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە بەڵام ژمارەیان دیاریکراو نییە. دەنگی ئەمریکا بۆ زانیاری و ژمارەی ئەو کەسانە پەیوەندی کرد بە چەندین بەرپرس لە دۆسیەی پەنابەران بەڵام لێدوانیان نەدا لەو بارەیەوە. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.